لچارچوب چاکسازیان حکومت هرم کردستان وزارت ساخلمیه دگل سندیکا درمانساز و ریوبرین گشتی دا کمبونک سبارت بکیم کرن بهای درمان و پتوین ساخلمی انجام دا. کۆبوونەوەیەکی زۆر گرنگ و سەرکەوتومان ئەنجامدا لەگەڵ هەموو سندیکاکاندا بە ڕاشکاوی قسەمان کرد لەسەر بارودۆخی ئێستا و ئەو وەزع و ئەو قەیرەنەدارایی کە هەرێمەکەمانی پێدا دەڕوات و بۆ جێبەجێکردنی بەرمانندامەی حکوومەت کە بۆ ئەوەی کە یارمەتی لە بژێوی خەڵکی دابایشە لەو کەرتانەی کە دەبێت گۆڕانکاری لە نرخەکاندا بکرێت کەرتی تایبەتی تەندروستیە. کمکرنا بهای پتوین ساخلمیه لهر ایک جنوجداری ددانان و درمانخانه و تاقیگه و نورینگه تایبت و نخوشخانه تایبت ود گیرید. وزیر ساخلمی دیار دکد دگاش بینین که زیادتر جسیهش صاده جباه درمانان به کم کرن. بەڵام من گەشتبینم لەوەی کە لە 150 لەوانەیە نەتوانین بەڵام ئەتوانین نزیکەی لە 130 نرخەکان یا لە 125 نرخەکان دابەزێنین. نرخەکانیش هەموو ئەو شتانە دەگرێتەوە وەکو پزیشکی ددان، دەرمانخانەکان، تاقیگەکان، نۆڕینگە ئەهلیەکان، خستەخانە ئەهلیەکان، هەموو ئەو شتانە دەگرێتەوە و هەموو سندیکاکان متەجاوب بوون لەگەڵمانە و ئێمە ئیشەڵا لە ژنەی تایبەتمەندمان لە هەموو بوارەکان دروست کردووە هەتا هەفتەیەک دراسەتی نرخەکان ئەکا دراسەتی شتەکان ئەکا و ئینشاءڵڵا ڕایەگەیەنین کە چ نرخێکمان دابەزان و چەندمان دابەزاندووە. جبر هاتنا ملیونک و 700,000 ئاوارەیان ئەفیەکە بووە بارگرانیەک ji بۆ سەر حکوومەتە هەرێمە کوردستانê rêveberê saxlamiya parêzgeha Duhokê jî dibêjit weka PTV bexda hevkariya aware û herêmê nekiriye û dermanên PTV nehatine dabîn kirin. بگومان کارگری گلک کارگری کردی و او کارگری تأثیر سر همین روش تندرستی کردی سر نخوشخانه کردی سر مزاحنا درمانه کردی سر مزاحنا پیدایشی نوشداری کردی شیوه کی گشتی کارت کردن سر همین کارت تندرستی کردی و کارت دیجیجی بغدا وکی پیوست هاری کاریا حکومت هرمانه کردی بو بتر گاندنا خدمت گشتی و خدمت تندرستی بو همین آواره. برپرسن حکومت هرم کردستان دیار دکن هرچند بغدا وکا پتوی هفکاری حکومت هرم کردستان نکریه لی حکومت هرم کردستان اشتیایه بوان بردستین کم آریشین خواه چاره سر بکن و پتوین باش جبو آواریان دابین بکن. ایاس عبدالله NRT هولر